ساڵانێکی زۆرە کە شەڕی نێوان پاکەکە و تورکیا لە سنووری هەرێمی کوردستان بەردەوامە. ئەوەش بە چەندین شێوە زیانی گەیاندووە بە ئەم ناوچەیە، زیانی مادی، مرۆیی، بە تایبەت زیانەکانی سەر ژینگەی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی گەیاندوتە ئاستێکی دڵەڕاوکێ لە سنووری قەزای ئامەدی. دەیان ناوچەی دڵڕفێنی گەشتیاری هەن کە گەشتیاران ناتوان سەردانیان بکەن. ئەمە زیانێکی دیکەیە بۆ ناوچانە. ئەوەش بۆتەوەی کە زیانێکی گەورە هەم بۆ ناوچەکە بێت و بۆ خەڵکەکەی لە ڕووی ئابووری و زۆر لایانی دیکەەوە دوایە خات و دانیشتوانی سنووری ئەو شوێنانەی کە هێرشی پەکەکە و تورکیای لێسرە، ئەم هێرشانەوە کات کە خەڵکەکەی هەمیشە بە نائارامی بژینی و لە ڕووی گەشتیاریشەوە کەس نەتوانێت بچێتە ئەو ناوچانە. باسی ئەم بابەتە ئاکەین دواتر بابزانینەوە زیانانەی لەسەر کەرتی گەشتیاری بووە کامەن چۆنن بە داتا من بۆ ئەوەی باسەکەم. بەڵام باجارێ باسی هەموو ئەو کار و پرۆژە باشانە بکەین کە لە ڕووی گەشتیاریەوە پێشکەش کراوە. ئەمە بۆیە من لە سەرەتاوە ئەمەم بۆ باسکردن بۆی بزانین لەگەڵەوەی کە چەندین هێرش و مەترسی هەیە لەسەر ژینگەی کوردستان، بەڵام ئێمە کۆڵمان نەداوە. حکوومەت هەرێمی کوردستان بە باشترین شێوە هەوڵی داوە کە ناوچە گەشتیارەکان ببوژێنێتەوە، ئاوەدانی بکاتەوە. بۆچی؟ بۆ ئەوەی گەشتیارێکی زۆر زیاتر سەردانی هەرێمی کوردستان بکە و کەرتی گەشت و گوزاریش ببێتە پایەکی دیکە بۆ هەمە چەشنکردنی داهات. بۆیە میوانداری بەڕێز ئەمەل جەلالمان کردووە، سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە، لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ. خات و ئەمەل سڵاوت لێبێ و من لە ئێستاوە پیرۆزبایی ساڵی 2024 لێ یەکەم بەو هیوایم کە خانمێکی وەک تۆ هەمیشە چالاک بتوانێت لە ساڵی ئایندەش ئەو ئامانجانی هەیە بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزار زیاتر و زیاتری بکات. بینیمانم ساڵ چۆن بەگڕوتینەوە لەم کەرتەدا کارە کرد. تۆ پارەم کاتە بە منت وت چاوەڕێیەکەین 6 ملیۆن گەشتیار بێتە هەرێمی کوردستان. ئامادەکاریتان کردووە، بەڵام ئامادەکاریەکانتان زۆر لەوە زیاتر بوو. بە خۆشحاڵیەوە جا پێمان بڵێ چیتان کرد، چۆن کارتان کرد بۆی کە ئەم ئاستا بۆ 125 زیاتر بکەن لەوەی کە خۆتانەتان ویست. بەڵێ هاژە گیان سەرەتا لە تۆ و لە تەواوی کارمەندانی کەناڵە بەڕێزەکەتان و تەواوی دەستگاکانی ڕاگەیاندن ساڵی نوێ پیرۆز بێ. ومێ دەکەم ساڵی خۆشی و خێر و بەرەکەت بێ بۆ کوردستان و ئاسایش و سەقامگیری زیاتر بێ. لێرەوە پیرۆزبایی لە خوشکوبرایانی مەسیحیەکەم هیوادارم ئاشتی و پێکەوە ژیانی پێکاتە و پێکاتە جیاوازەکانی کوردستان ببێتە مای خێر و خۆشی زیاتر و ببێتە مای ڕاکێشانی زیاتری ئارامی و ئاسایش هەروەک لە ڕابردوودا بەیەکەوە ئێمە وەکو یەک خاک و کوردستانیانە کارمان کردو. دڵنیام خوشکوبرایانی مەسیحی و هەموو پێکاتەکانی تریش لە کوردستان ئارەزووی ئەویان هەیە کە کار بکەن لە کوردستانە و یەکێک لە سەرمایە گرنگەکانی کوردستان بوونی ئەم پێکاتە گرنگانەیە کە یەکێکە لە سەرمایەکانی کوردستان. ئێمە بە دڵنیاییەوە هاژێکیان لە ساڵی 2022 بەڵێنماندا کە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پلانێکی هەر ساڵیمان ڕاگەیان بەڵێنماندا کە ساڵ بە ساڵ ژمارەی گەشتیار زیاد دەکەین و پێشبینی ئەو کاتەمان وابوو کە لە 2022 6 ملیۆن گەشتیار بێت و بۆ ساڵەکانی تریش ساڵ بە ساڵ زیادیکەینەوە. بەڵێنەکەمان ئەوە بوو کە ئەگەر هەموو دامەزراوەکان هاوکارمان بن کە بە سوپاسەوە بەشێکی زۆریان هاوکار و هەماهەنگن لەگەڵمانە دەتوانین 2030 بکەینە کوردستان بکەینە ڕووگەیەکی گەشتیاری زۆر زیاتر لەوەی کە ئێستا هەیە و ژمارەی گەشتیارەکانمان زیاد بکەین. پلانەکەمان بەو شێوەیە کە داماننا سوپاس بۆخوا هەنگاوەکانمان وەکو خۆی چۆتە پێشەوە لە 2022 6 ملیۆنەکەمان تێپەڕان و لە 2023 هەتا مانگی 11 ئێمە زیاتر لە 7 ملیۆن و نیو گەشتیار ڕووی کردۆتە هەرێمی کوردستان. ئەوەی کە جێگەی زۆر خۆشحاڵیمانە ئەوەیە کە ئەو ڕێژەی دەستنیشانمان کردبوو بۆ گەشتیارانی بیانی ئاسیا کەندا و وڵاتانی خۆرئاوە و ئەوروپا زیاتر ببێت لە 125مان تێپەڕاندووە. ئەمەش ئاماژەیەکی گرنگە بۆی کە کوردستان وەکو ڕووگەیەکی گەشتیاری بەهێز دەتوانین ئەوە بکەین و لەناو هەموو ئەمانەدا ئەوەی کە زیاتر گەشتیاری ڕاکێشاوە
جوانی وەرزەکانی ساڵی هەرێمی کوردستانە کە هەر وەرزێک بۆ خۆی بۆتە وەرزی گەشتیاری لە هەمان کاتیشدا با بڵێن هەمە جۆرکردنی چالاکیە گەشتیارەکانمان وای کردووە کە گەشتیار هەریەکە و بۆ شارێک بۆ چالاکیەک بچێت و بتوانێت هەموو چالاکیەکانی شارەکان بەسەر بکات. ڕاستە جاخات وەمەل کاتێک کەسێک پیشەوەرە بێت نهێنی پیشەکەی بە کەس ناڵێ بەڵام ئەمە ئێوە تەواو جیاوازە جیاواز لەوە کە ئەم پیشە و بەرپرسیارەتی کە هەتانەوە وەکولایەنی بۆ سەوتەکەتان نازام دەنگ نایە خاتۆمە لە گەرگووی لە من بێت باسی واکەین کە هەندێک لە من نایە هاوکاران مەسا یارمەتی تیان خاتووەمەل تا چارەسەری ئەو کێشەیەکەن بەڵام من باسیێواکەم کە کردی گەشتیاری هەر خاتۆمەل باسیەوەی کرد ئەم ساڵ لە زۆربەی وەرزەکانە گەشتیارمان هەبووە ئەمە چی وای کردووە یاخود دەتوانن چۆن لە ناوچەیەک کە بەفری لێبارەیە کوێستانیە بە میکانزمێک کار بکەن بەردەوام گەشتیارێکی زۆر سەردانی بکە ئەمە بۆ خۆی یەکێکە لەو نهێنیانەی کە وتم هەرکەس خاوەنی پیشەیەک بێت نهێنی پیشەکەی بەکەس ناڵێ بەڵام لایەنی ئیداری و حکوومەت کارەکان و پیشەکانی وا لێ کردووە کە میکانزمەکانی هەوڵەکانی زۆر چڕ کردوێتەوە لەوەی کە ئەم کارانە بکات ئەم میکانزمانە جێبەجێ بکات کە پلانەکانیان دائەڕێژن وەک خۆی جێبەجێ بکەن هەروەک چۆن ڕێژەی گەشتیار کە زیایی کردووە سەلمێنەری ئەوەیە ساڵانی پێشوو ئەمان بینی تەنها لە نەورۆز یان لە جەژنی قوربان و ڕەمەزان گەشتیارێکی زۆر هات بەڵام ئێستا بە پێچەوانەوە کاتێکە بینین بۆنەی سەری ساڵە یان وەرزێکی نوێ یان جیاوازیەک هەیە لە وەرزێک بۆ وەرزێکی کە ڕێژێکی زۆر گەشتیاریەت ئەمە لەبەرەوەی کە هۆتێل و مۆتێلەکانمان زیادی کردووە و هەروەها ناوچە گەشتیاریەکان ژینگەکەی هەرێمی کوردستان هەر بۆ خۆی ئەوەندە لەبارەکە خەڵکێک بێت بەبێ هیچ شتێک سەردانی بکە بەڵام کاتێکە خزمەت گوزاری باشتری لێ بێ ئەوە هەڵبەت گەشتیار نەک بۆ ڕۆژێگێت ئەو کات بۆ چەند شەوێک ئەمێنێتەوە خۆی جا گرنگی مانەوەی گەشتیاریش لەوەدایە کە چەند شەو بمێنێتەوە ئەگەر ئێستا خاتووەمەل جەلال ئامادە بێ لەگەڵم گوێت لە من بێ خاتووەمەل پێم خۆشە گوێت لەو قسێ بێ کە باسم کردوتم کاتێک کەسێک پیشەوەرە بێت نهێنی پیشەکەی بە کەس ناڵێ بەڵام ئێوەی لایەنی حکومی و بەرپرسیار لەوەن کە ئەم کارەی ئەیکەن ئەم پلانانەی کە داتان ڕشتووە بەردەوام ئەوە ڕاگەێنن کە پێویستان بە هاوکاریە پێویستان بە جێبەجێکردنیەتی و ئەو پلانە ڕاگەێنن ئەماکەین و بەم شێوەیەشەکەین باسیەوەت کرد کە لە هەرێمی کوردستان لە وەرزە جیاوازەکانە گەشتیاری زۆریت چیتان کردو بۆ ناوچەیە کە بەفری زۆرتیە چی پێویستە ئەو پلانە چییە بۆی کە ئەو ناوچەی لە هاوینە فێنکترە لە زستانە کەشێکی جیاوازتری هەیە بۆی گەشتیارێکی زۆرتر بێت بە دڵنیاییەوە هاژەخان ئێمە پلانەکانمان ئەوەیە کە هەر وەرزێک تایبەتمەندێتی و سروشتی تایبەتی خۆی هەیە و هەر ناوچەیەک تایبەتمەندێتی هەیە بە پێ ڕێگەزەکانی گەشت و گوزاری دەمانەوێت هەر کوردستان وا پلانەکەمان ئەوەیە کە هەر شارێک بە جیاوازی چالاکیەکانی بناسێنین و گەشتیار بتوانێت لە کاتی سەردانیکردنی بۆ هەرێمی کوردستان ماوەیەکی زیاتر بمێنێتەوە و پێداویستەکانی مانەوەی خواست و ئارزوەکانی بۆ دەستەبەر بکەین لەوەی کە چالاکیەکانی فرەجۆر بێ فرە ڕنگ بێ و بە پێی تایبەتمەندەکان بە نمونەیە گەر ئێمە ئێستا لە وەرزی زستانین جگە لە چالاکی ئاهەنگێڕان و چالاکی با بڵێن سەردانیکردنی ناوچە گەشتیارەکان مۆزەخانەکانمان و مۆنمنتەکانی ئەنفال و چالاکیەکانی تر ڕێگەزەکانی تری شوێنەواری شاخەوانی هەموو ئەمانە گروپاتی گەشتیاری بەشداریەکەن لە هەمان کاتە ئێمە سێ چوار ناوچەی زۆر گرنگمان هەیە لە کوردستان کە دەکرێت شاکاری گەورەی چالاکی بەفریتیا بکەین کە ئێستا پلانمانەوەیە کە لە چۆمان و لە چای گارە و لە شاری پێنجێن فستیڤالێکی بەفری واتە هەفتەی سپی لە مانگی دوو دەست پێ بکەین ئەم چالاکیە تەنها چالاکی بەفری نابێ بەڵکو کێبڕکەی وەرزشی و بانگێشکردنی با بڵێن خواردەمەنیەکان و چێشخانە و میوانخانەکان بۆ ئەوەی لەوێ ئەوان بازار بۆ خۆیان بکەن جۆرێک لە بە بازارکردنی زستانە ئەبێ و ستەیجی تایبەتی بەخۆیە بێ کە هونەرمەندان
گۆرانی تیا بڵێن و پێشبڕکەی چالاکی وەرزشی تیا ئەنجامەدەین بۆ ئەم جۆرە چالاکیانە و هەروەک چۆن لە وەرزی هاوینە فستیڤالەکانی بەروبوومە خۆماڵەکان وەکو فستیڤاڵی هەنار هەنجیر سێ و ئێستا بۆ ساڵی داهاتوو دەمانەوە فستیڤاڵی ترێ و شوێنەکانی تر بکەین ئەمە وای کردووە کە گەشتیار کاتێش سەردانی هەر شارێکەکە کۆمەڵێک چالاکی هەیە من لێرەوە هاژە خانداوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و تەواوی دامەزراوە پەیوەندیدارەکانەکەم کە ئەگەر چەند چالاکی گەشتیاری زیاد بێ واتە ڕێژەی گەشتیار زیاد دەبێت چەند ڕێژەی گەشتیار زیاد بوو و بەرهێنەرانی بیانی زیاتر سەرنجیان بۆ ڕادەکێشرێ کە بێن سەرمایە گوزاری بکەن لە کوردستان لە بوارە جیاوازەکانە و بەتایبەت لە بواری گەشتیاریە بۆچی چونکە دەزانێ کاتێک وڵاتێک کە گەشتیار زۆری ڕوتەیەەکە هەموو ئەو خزمەت گوزاریانە و هەموو ئەو پرۆژە و چالاکیانە کارا دەبێت و بازاری کار و داهات بەرزەکاتەوە بۆیە کەرتی گەشتیاری بە بڕای من کەرتێکە جیاوازی لەگەڵ هەموو کەرتەکانی تر هەیە لە ڕووی داهات و لە ڕووی نیشتیمانی و لە ڕووی ڕەهەندەکانی تریەوە. باشە خاتو ئەمەل زۆر سپاس دەکەین بۆ هیواین کە ساڵی ئایندە ساڵێکی پڕ پرۆژەی نوێ و پرۆژەی باش و جێبەجێکراو بێت لە ئەم کەرتەدا هەرچەندە هاتنی گەشتیار ڕێژێکی زۆر لاتنی گەشتیار بازارە بژێنێتەوە هاوڵاتیان گەرم و گوڕیە خاتە جوڵەی بازارەوە بەڵام ئەوەی کە گرنگەوەشە کە حکوومەت بە شێوازێکی جیاوازتر بتوانێت لە ڕوویەکی دیکە و بووی کاتە سەرچاوەیەکی داهات ئەمەش هەڵبەت بە هەوڵ و توانای ئێوەی بەڕێزە بێت زۆر سپاس بۆ بەڕێز خاتو ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو.